هەولێر و زاخۆ دوو نوێنەرەکەی هەرێمی کوردستان لە خولی نایابی عێراق لە یاریەکانی هەفتەی دووەمی خولەکە بەیەک دەگەن. یاریەکە لە کاتژمێر 4 و 15 خولەکی ئێوارە لەسەر یاریگای فرانس و هەریری ئەنجام دەدرێت بەبێ ئامادەبوونی هەندەر. یانەی هەولێر لە یاریەکەمی لە خولی نایابی عێراق لە شاری بەغدا سەرکەوتنی بەسەر ئەمانەی بەغدا تۆمار کردووە. بە ئامادەکاریەکی باش ڕوو لە یاریەکە دەکات. سێ یاریزانی بەهۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا یاری ناکەن. هەریەکە لە ڕێباز عەبدوڵڵا وریا کامەران و ئیبراهیم ئەزوەر. نەوزاد عەبدولحەمیدیش بەهۆی پێکانەوە دابڕاوە. خۆ دەزانین دوای بەدەستێنانی سێ خاڵە دەرەوەی یاریگای خۆمان دەتوانم بڵێم گەڕانەوەمانەوە یاریکردمان لەگەر یانەی زاخۆ ئەرکێکی ئاسان نابێت و لەبەرەوەی هەردوو یانە نوێنەری کوردستانین. هەوڵ دەدەین بەیانی ئینشاڵڵا ئاستێکی باش نیشان بدەین بۆی بتوانین سێ خاڵی گرنگ بەدەستبێنین لە یاری پێنجشەممەمان لە دەرەوەی یاریگای خۆمانە. ئەگەر بێت و ئێمە سێ خاڵی یاری ئەو سێ خاڵە بەدەستبێنین کۆی خاڵەکەڵمان دەبێت بە 6 خاڵ و بە لە ڕووی دەرونیەوە تیپەکە بەڕاستی لە بارودۆخێکی باشتردا تێدەپەڕێتن. ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوودا لەسەر هەڵانە ئیشمان کردێک کە لە یاری بەرامبەر ئەمانەی بەغدا وێرێ ڕۆبەڕووی بوونەوە چ لە کاتی بەرگریکردن بێتن یا خۆ لە کاتی هێرشبردن بێت نیە خۆ لە کاتی تۆپەجێگیرەکان بێتن. یانەی زاخۆ لە یاریەکەمی لە نێو یاریگای خۆی لەگەڵ کەرخ یەکسان بووە، بۆیە چاوی لە یەکەم سەرکەوتن و سێ خاڵی یاریە. زاخۆ بە پێکاتێکی باش و ڕاهێنەرایەتی ئەحمەد سەڵاح ڕووی لە هەولێر کردووە بۆ ئەم یاریە. تەنها سەیف سەلمانی ئەستێرەی یانەکە بەهۆی پێکانەوە ناتوانێت بەشدار بێت. بێگومان یاریەکە قورسە، بەڵام وەکو یاریە دۆستانەکەی لەگەڵ هەولێر کردمان دەزانم خاڵی بەهێز و لاوازیان چییە. هەولێر تیپێکی ڕێک و پێکە، بە تایبەت یاریزانەکانی خۆگونجاندنیان لەگەڵ یەک باشە، چونکە زۆربەی یاریزانەکانی هی وەرزی ڕابردوون. بۆیە یاریەکە قورسە، بەڵام تیپەکەشم باش ئامادەیە. تیپەکەمان لە سەرەتای گەشەکردنە، چونکە تیپێکی نوێ و پێویستی بەکاتە. ئینشاءڵڵا زاخۆ لە یاریەکە با شێوەیەکی جیاواز دەردەکەوێت، جیاواز لە یاریەکەم. یاریەکە بەرامبەر هەولێرە، هەروەک دەزانن هەولێر لە دەرەوە یاریگای خۆی سەرکەوتنی تۆمار کردووە کە ئەمە بۆ دەستەی هونەری تیپەکە دەگەڕێتەوە، چونکە هەولێر خاوەنی یاریزانی لای بتوانایە. هیوادارم یاریەکە ڕاستەوخۆ بگوازرێتەوە و جیاوازی نییە کامان دەبینەوە هەولێر یان زاخۆ، چونکە لای من زاخۆ و هەولێر یەک پارێزگایە، یەک خۆشەویستیە لای من. هەولێر و زاخۆ لە خولی نایابی عێراق 25 یاری فەرمیان بەرامبەر یەک ئەنجام داوە. لە 15 یاری هەولێر سەرکەوتنی تۆمار کردووە و زاخۆش لە 3 یاری و لە 7 یاریش یەکسان بوون، بەشی هەردوویانە بووە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.